لە کۆتاییەکانی ژیانی مامۆستا مەلا عەبدولعەزیز پریسیدا ڕەحمەتی خوای لێبێ، مامۆستا مەلا عوسمان ئەرکی وانەوتنەوە و سەرپەرشتیکردنی مەدرسەکەی پریسی گرتە ئەستۆ. بەهۆی ئاکار و ڕەوشتی بەرز و پلە زانستیەکەیەوە لەلایەک و ئەو خۆشەویستیە زۆرەشیەوە بۆ هەموو لایەک لەلاکەی تر و پشتگیریکردنی لەلایەن زانایان و ناوەندە عەشایری و خێڵەکیەکانەوە و نزیکی خزمایەتی لەگەڵ شێخانی ڕێبازی نەقشبەندی و قادریەوە لە کارەکانیدا سەرکەوتنی باشی بەدەستێنا و کاروباری مسلمانانی بەباشی لەسەر دەست ئەڕۆیشت. ئەمە شوای کرد سەرەتای کاری ڕامیاری مامۆستا مەلا عوسمان دەست پێ بکە. هەڵبەت لە مێژ بوو مامۆستای ڕەحمەتی ئاواتی ئەخواست کە بەردی بناغەی کاری ئیسلامی لە کوردستانی باشوور دابنێت. لە ساڵی 1954 شاندێکی زانایانی عێراقی بە سەرکردایەتی مامۆستای پایەبەرز ئەمجەد زەهاوی ڕەحمەتی خوای لێبێت و بیرمەندی ناوداری ئیسلامی مامۆستا محەممەد مەحموود سەواف لە بەغداوە دێنە کوردستان و سەردانی هەڵەبجێ بە تایبەتی ئەکەن. بەهۆی ئەم سەردانەوە بۆ یەکەم جار بیری ئیسلامی ڕەسەن و ئاڕاستەی بانخوازی کوردستان لەگەڵ هەستی بزاوی ڕێکخراوەیی زانایانی بەغداد تێکەڵە بێ. شاندی زانایانی بەغداد لەم گەشتەیاندا و لە خاکە پیرۆزەکەی کوردستاندا ونبووی خۆیان ئەدۆزنەوە بۆ ئەوەی جارێکی دیکە ڕێبازی ئەیوبی زیندوو بکەنەوە، بەڵام بە نەفەسێکی نوێ و شێوازێکی تازە کە لە ئاس هەلومەرجی نوێی ناوچەکەدا بێت و مامەڵە لەگەڵ ڕوودا و پێشاتە سیاسی و کۆمەڵایەتیە هەنووکەیەکاندا بکە. ئەم سەردانە ئەبێتە سەرەتا و بناغەی کاری سیاسی ئیسلامی لە کوردستانی عێراق کە خەسڵەت و تایبەتمەندێتی لۆکاڵی خۆی هەیە. پاش ئەوەی خەلافەتی ئیسلامی نەما لە کودەتاکەی کەمال ئەتاتورکە و بە پیلانێکی درێژخایەن ئیسلام کە حکمی نەما ئیتر باسی سیاسەتکردن لای خەڵک وەکو باسی شتێکی عەجایبی بۆ بکەین، چونکی حکم لە ئیسلامە کەوا وەکو نەسی قاتیعی لەسەرە، یعنی قیممە و چڵەپۆپەی سیاسەتە. جا ئەو کاتە ئەم مامۆسا هەم لە خزمەت باوکیا ئەیفەرموو زۆر جار کە باسی فقهی معاملات و بەدایبەتی جینایەتمان ئەخوێن، ئەیفەرموو ئێمە هەر تەنها وەکو نەبێ شتێکە ئەی خوێنین، نایتر ئەمە لە بواری عەمەلیە کوا ئەبێ ئێمە هەوڵ بدەین لە بواری عەمەلیە، یعنی ئەمە سەرەتایە بوو بۆ ئەوەی کەوا وەکو یعنی هەستی مامۆسا بجوڵێنێ کە ئەم شریعەتی ئیسلامیە یعنی خوێندنەوەکەی تەنها حکایەتێک و بڕوانە ئەی بواری عەمەلیەکەی کەوا وەکو شریعەتی ئیسلامی فقی ئیسلامی سێ بەشە چوار بەشە، یەک باشی باسی عیبادەتەکە، باقی باشی فقی معاملات و سیاست و بەڕێوەبردنی کاری خەڵکە. مامۆستا مەلا عوسمان لە ژیانیا زیندانی دی، نەفی دی، تعزیبی ڕۆحی دی، بەڵام ئەمانە هیچیان نیان پسەند، هیچیان ویان لێ نەکرد کە سەر بۆ دژمنی ئیسلام شۆڕکان نەیانتوانی دەرەقەتی نەهاتن. پیاوە دامەزراو بوو، ئەو پیاوێ بوو بڕوای بەوە بوو کە ئیستیقامە شەرتی ئیمانە. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا بڕوای بوو کە تتنزل عليهم الملائكة، لەبەر انتظاری تتنزل عليهم الملائكة دامەزراو بوو. فكري دعوتي إخوان المسلمين لسرتاوە کە هاتە عێراق بەهۆی مامۆسای گەورە مامۆستا محەممەد مەحموود سەواف ڕەحمەتی خوای لێبێ و کە بەسەردانیە لە میسر شارەزا بوو کە گەڕاوەتەوە و مامۆسای گەورەی شێخی عولەماکانی عێراق مامۆستا ئەمجەد زەهاوی عالمی گەورەی کوردی کە بەهۆی کاریگەری دکتۆر سەوافەوە ئەو فکرێ وەرگتووە. ئەم کارە لە عێراقا لە سەرەتا بەدەست عولەماوە بووە و حتا خودی میسریش هەر عالم بردوێتی بڕێوە. فکرەکە هەم میانەڕەو بووە، هەم مەقبوڵ بووە و هەم عالم بردوێتی بڕێوە کە هاتوون سەیریان کردووە لە گۆشە و کەنارەکانە پشتیوان پەیا بکەن بۆ ئەم فکرەیە. لە کوردستانە قەڵایەکی ئاوا لە من نەهاتووی گەورە بۆ زانستە شەرعیەکان و بۆ کاری ئیسلامیان بینیوە کە خود بە خود ذاتی ئەم قەڵایە هەبووە لە ناوچەکە بەبێ ئەوەی کەوا
کاریگەری دەرەکی لەسەر بێت بەبێ ئەوەی کەوا مەسادری دەرەکی لەسەر بێت لەم شوێنە دوورە دەستا بەم سەرچاوە خۆیانە ئەم مەداریسانە ڕۆشتۆ بڕێوە ئەم فکرە پاکە هاتووەتە کایەوە ئەوانیش هاتوون ئیسیفادە بکەن لەم قەڵایە و ئیسیفادەش بگەێنن مەم قەڵایە ئەوە بووە لە ساڵی 1954 سەردانی هەڵابجە ئەکەن مامەسا سەواف و مامەسا شێخ حەمزەلی زەهاوی و چەند جارێک ئەم زیارەتان تیکارە بێ و ئەم فکرەیە ئەگەیەنە ئەو منتیقەیە و ئەمانیش لە حەقەتە داوەتەکەیان پێپەسە نەبێت چونکە داوەتی ئەو داوەتە و بەو عولەمایە بەو لە دەستی ئەو عالمانە دیارە فکرەیەکی معقولە بێت و میانڕەوە بێت ئیتر بدایەتەکە ئابەم شێوە دروست بووە کە ئەمانە مەسەرن فکری ئیخوان مسلیمن چۆن لە هیندا ئیسفادەی وەرگرتووە لە قەڵای لە منەهاتوی ئوستاز ئەبولحەسەنی نەدەوی یا لە پاکستان وەکو عەلامەی مەودودی یا ئیقباڵی لاهوری یا هەر شوێنێکی کە ئەمانش هاتوون لە کوردستانە ئیسفادە بکەن لەم پێگە جەماوەریە لەم قەڵا لە بنەهاتوی زانستی و معریفەتی ئیسفادەی لێ بکەن. لە ساڵی 1959 دا و پاش ئەوەی زەمنێک کاری ئیسلامی و بانگەوازکردن بە شێوەیەکی ڕێکخراو و لە چوارچێوەی کاری جەماعیدا هەنگاوی باشەنێت هەریەکە لە مامۆستا مەلا ساڵح عەبدولکەریم و مامۆستا مەلا عوسمان کە ڕەمز و پێشەوای ئەو بزافە نوێ بوون ڕووبەڕووی دادگای سەربازی ئەکرێنەوە ئەویش بە تۆمەتی چالاکی ئیسلامی دژی حکومەتی عراقی. ئەم دوو بەرهەڵسکارە سیاسیە زۆر ئازایانە داکۆکی لە خۆیان و بیرروباوەڕیانەکەن لە بەردەم دەسەڵاتدارانی ستەمکاری ئەوسای حکومەتی عراقیدا بە شانازیەوە باسی ئەویان کرد کە بەڵێ ئێمە لایەنگر و پشتیوانی کاری ئیسلامین و بەرگریشی لێ ئەەکەین ماوەی زیاتر لە 9 مانگ بە دەست بەسەری ئەمێننەوە. ڕووداوی گرتن و دوورخستنەوەی ئەم زانایانە بۆ ناسڕیە لە ناوچەی هەڵەبجە و دەوروبەری تووڕەبوونێکی جەماوەری بەرچاوی لێکەوتەوە لە دژی حکومەت و ئەوانشی لە پشتی ڕووداوەکەوە بوون. هەر بۆیە ئەو ڕووداوە بە سەرکەوتنی ئەو دوو مامۆستا دوورخراوە تەواو ئەبێ لایەنگر و جەماوەریان زیادەکە لە نێو تێکڕای شەقامی عراقیدا. ئەم قاعیدە جەماوەریە فشارێکی جدی ئەخاتە سەر حکومەتی عراقی بۆ ئازادکردنیان. مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ زۆر دڵسۆزی نەتەوە و خاکەکەی بوو. زۆر لێبڕاوانە کاری بۆ ئەکرد کە گەلەکەی دەست بە مەشغەڵی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بگرن تاکو بە کەنارەکانی سەرفرازی بکەن. لە ساڵی 1960 کاتێک کاری ئیسلامی توانی قۆناغێکی باش ببڕێت و وزە و توانەی زانایان و بانخوازان کۆبکاتەوە داوای کرد مۆڵەتی فەرمی بدرێتێ بۆ کارکردن لە چوارچێوەی حیزبی ئیسلامی عراقی کە حیزبێکی ئیخوانی عراقی بوو. لە یەکەم کۆنگرەی ڕاگەاندنی ئەو حیزبەدا زانایانی کوردستان لە پێشەوەی ئەو لیستەدا بوون کە بانگێش کرابوون. ئەو زاتە بەڕێزانەی بەشداری ئەو کۆنگرەی حیزبی ئیسلامی عراقیان کرد بریتی بوون لە مامۆستا مەلا ساڵح عەبدولکەریم، مامۆستا عومەر عەبدولعەزیز، مامۆستا عوسمان عەبدولعەزیز. مامۆستا مەلا عوسمان وتاری کوردستانی باشوور لە بری برایانی سلێمانی و هەڵەبجە ئەخوێنێتەوە. لە هەر کاتێکیشا کە پێویست بوو بێت ئەمان وەکو چەترێک وەکو دەسەڵاتێک کارێکیان کردووە کە لە ژێر سایه ئەو کار و چالاکی ئیسلامیانە بتوانێت کاری خۆی بکرێت. بۆ نمونە مەسەرەن لە کاتی حەلکردنی هەڵۆشانەوەی تەنزیم ڕێخستن لە عێراقا جەنابی باوکم سەردانی مووسڵی شوکە و بەغاشەکە ئەفەرمێ من لە منتەقەی خۆمانە ئەم کارە ناکەین چونکە ئێمە الحەمدولillah